بەڵێ خۆشەویستان لەگەڵتانە بەردەوامین ئەچینە لای تۆرێکی تیر پرۆگرامەکەمان کە هەمیشە وتومانە ئێمە بە شێوازێک کارەکەین، بە شێوازێ مامەڵاکەین، بە شێوازێ هەڵسو کەوتەکەین لەگەڵ کێ خاوەن پێداویستی تایبەتە ئەو کەسانی کە بە هەر هۆکارێک بێت یەکێک لە ئەندامەکانی جەستەی لە دەستدا بێ یاخود نەیما بێت. و لە هەمان کاتیشا ئەوەی کە گرنگە هەمیشە وتومانە دڵخۆشین کە خاوەن پێداویستی تایبەتەکانمان زۆر جار توانەکانیان لە کەسە ئاسایەکان باشترە لە هەموو بوارە جیازەکانە لە کارکردنیان لە دام و دەستگاکانە، کارکردنی ڕۆژانەیان لە مامەڵەکردنیانە، ئەمە جێگەی دڵخۆشیە. لەم نێوەندەیە خاوەن پێداویستی تایبەت پێویستی بە وەرزشکردنە، لە وەرزشکردنیشا پێویستی بە پاڵەوانێتیە، بەڵام ئەمانە ئەبێ خۆشوێنێک پشتیان بگرێن. دڵخۆشین کە لە کوردستان و لە شاری سلێمانی یانەی ڕۆژمانەیە، ئەم یانەیە توانیوێتی چەندین کاریگەری باش بەجێ بێ هەڵێ لەسەر ئەوەی کە پاڵەوانێتی بەڕێوەبەرێ، ئەوەی هاوکاری خاوەن پێداویستی تایبەت بکە، ئەوەی کە بتوانێت پێداویستیەکان و بتوانێت هەندێک لەو کێشە و سترێسی لایانی دەرونی گرفتانیان کە هەیەە کەمی کاتەوە و بانگشت کەس بانگشتکردنی خاوەن پێداویستی تر لە ناوچەکانی ترەوە کە بتوانێت پاڵەوانێتی لە شاری سلێمانی بەڕێوە بچێت. ئەوەی کە گرنگە ئێمە باسی یانەی ڕۆژ بکەین لە کێوە دامەزراوە، قۆناغەکانی چۆن بەڕێ کردووە و ئەم یانەیە چێ پشتگیری ئەکا و چۆن توانیوانە لە شاری سلێمانیە هۆڵێکی جوانی نێودەوڵەتی هەبێ کە لێرە پاڵەوانێتی بەڕێوە بچێ و ئەمە بۆ فیدباکی بۆ شارەکانی ترچیە بۆ دەرەوە چییە بێگومان ئەمانە یانەی ڕۆژ هەمووی جێبەجێ کردووە، بەڵام ئێمەمانێت زیاتر لەسەر یانەکە قسە بکەین لەسەر کار و چالەکیەکانی و چۆن هاوکاری خاوەن پێداویستی تایبەت ئەویش بە میوانداری زۆر بەڕێز کاک محەممەد شێخ محمود بەرزنجی سکرتێری یانی وەرزشی ڕۆژ کە بە ڕێزیان ئێستا لای ئێمە میوانە زۆر زۆر بەخێر بێ کاک محەممەد. سپاس بۆ ئەمە دەبێت. سپاس بۆ ئێوەی گوڵ. زۆر زۆر سپاس بۆ ئێوەش کە هەمیشە خزمەتەکەن، ئێوەش بەشێکن لەوەی کە هاوکارێکی باشی خاوەن پێداویستی تایبەتن. بەڕێزان وەکو سکرتێری یانێکە پێمان خۆشە بزانین ئەم یانەیە لە کێوە دامەزراوە، ئەم یانەیە چۆن هەستا بەوەی کە لە ناو کوردستانە لە شاری سلێمانی ببێتە پێشەنگ بۆ خاوەن پێداویستی تایبەت. یانەی ڕۆژ ساڵی 2009 ئیجازەی ڕسمی لە وەزارەتی ڕۆشنبیریەوە وەرگرت. سەرەتا هۆڵێکمان دروست کرد، هۆڵێکی وەرزشی لەگەڵ هەیەی داری و یانەکەمان دامەزران و هەیە لە هەڵبژاردنەکە ئەو کات کاک شێخ نووری سەرۆکییانەکە وەکو سەرۆکییانە دەرچوو خۆعافیکا خوالی خۆش بێ ڕاحی شاد کۆچی دوایی کرد. دیارە ئێمە سەرەتا بە بودجەیەکی کەم کە لەلایەن بەڕێوەبەرەتی گشتی وەرزشەوە تەرخان کرابوو لەلایەن وەزارەتی ڕۆشنبیری و وەکو هەموو یانەکانی تر بە بودجەیەکی کەم دەستمان پێ کرد. یاریەکان لە تێنسی سەر مێزەوە دەستمان پێ کرد وەکو یەکەم تێپ، دواتر باسکە، دواتر ساحە و مەیدان، چەند تیپێکمان دامەزران بەردەوام بووین و بەشداری پاڵەوانێتیەکانی کوردستان و عێراقشمان پێکردن. هەموو توێژێکی کەمەندامی لای ئێمە وەرزشی تایبەت بەخۆی هەیە، نابینە کورتە باڵا کەمەندامی فیزیکی جەستە هەموو کە داخلی پاڵەوانێتەکە بوون بۆ 3 ساڵ لەسەر یەک. دیارە ئەم وەرشەکە لای ئێمە تازە بوو، بەڵام لە خواری وڵات وەرشێکی کۆنا ئەوان لە زەمەنی شەڕی عێراق و ئێران و ئەمانە کەمەندامێکی زۆر هەبووە لەو کاتەوە دەستیان پێکردووە و لە زەمەنی عودەیش ئێتیمامێکی زۆری پێدراوە بۆی ئەوان بجێکی زەبەلاحیشانەی هەر لە پەرلەمانی عێراقەوە بۆیان تەرخان کراوە بۆ پارۆڵمپی عێراق. بەڵام ئێمە لێرە لە لژنەی پارۆڵمپی کوردستان و یانەی ڕۆژیش بجێکی زۆر متەواضعمان هەبوو تا 2013 و 2014 ئیتر وەکو باقی یانەکان بجەکەی ئێمەش بڕا لەگەڵ هەموو یانەکانە. ئیتر بەڕاستی ئەو کات بیانەکەمان بەرەو لاواز بوون و بەرەو کەوتن ئەڕۆژت، هەرچەندە ئێمە 3 ساڵ لەسەر یەک بەتەڵی عێراق بووین لە تێنسی سەرمێزە یەکەمی هەموو پارێزگاکانی عێراق بووین. لە باسکەیە چوینە چوارگۆشی زێڕین، لە هەندێک یاریە باش قەبزێکی باشمان کرد، یاریزانی باشمان پێگەیان، بەڵام ئیتر ئەو بڕینی بودجەیە بەڕاستی تەئسیری لە ئێمەش زۆر کرد. دواتر لە هەڵبژاردنێکە جوانخان بوو بە سەرۆکی دوای ئەوەی کە کاک شێخ نووری کۆچی دوایی کرد خۆعافیکا، هەڵبژاردنێک کرا جوانخان بەڕێوەبەری نووسینگەی کاخوات بوو بە سەرۆکی یانەکەمان. جوانخان وەکو فریاد ڕستێک هات بۆ لای ئێمە بەڕاستی کە هات لەگەڵ خۆیان هاوکاریکی باش لە دەوروبەر لە هی خۆی لە موچەی خۆی لەم لالو لاکۆی کردەوە بەڕاستی یانەکەی خستەوە سەر پێ دەستمان کردەوە بە شێوەیەکی زیاتر بە شێوەیەکی ئەکادیمی تر ئیتساڵمان کرد بە دنیای دەرەوە، یانەی ڕۆژ پەیوەندێکی باشی هەیە لەگەڵ هەموو دنیای دەرەوە لەگەڵ هەموو وڵاتانە. بەشداری هەندێک پاڵەوانێتی نێودەوڵەتیەکانمانە کرد،
سەرەتا پرۆتۆکۆڵمانی بزاکرد لەگەڵ هەندی وڵاتە هەندی وڵاتی خەلیج لەوانە ینی عەجمانی ئیماراتی یانەی خورفەکان ئەمانە پێشتر هەبوومان بەڵام لە زەمەنی جوانخانە پرۆتۆکۆلێکمان ئیمزا کرد لەگەڵ یانە کوردیەکانی وڵاتانی دەرەوە وەکو سنە وەکو ئامەد دیار بکرد. ئەم پرۆتۆکۆلە چی لە خۆ ئەگرێت چ سوودێکی هەیە بۆ نمونە پرۆتۆکۆلی کار و هاوکاریە پرۆتۆکۆلی کار و هاوکاری ئەو پرۆتۆکۆلە کە کردمان ئەبێ هەموو ساڵێ پاڵوانێتێکی نێودەوڵەتی لێکێ لەم شارانە بکرێت. سەرەتا لەگەڵ سنە و ئامەد کە کردمان لە سنە پاڵەوانێتێکی نێودەوڵەتی لە 2024 کرا کە کرا ئێمە وەکو یانی ڕۆژ بەشدار بووین پلەی دووەم هەموو پاڵەوانێتێکمان بەدەستێنا. دواتر کە گەڕاینەوە 2025 ئێمە کردمان لە سلێمانی ئەم ساڵە بەڵێ ئێمە کردمان بەڵام ئێمە بە شێوەیەکی فراوانتر پاڵەوانێتێکی کراوەتر نەکرد بۆ ئەو جەماعەتی پرۆتۆکۆڵ بەڵکو بۆ هەموو وڵاتان هەبوو بەشدار بن. 8 وڵات 8 تیپ بەشدار بوون. 8 تیپ زۆرە بۆ یەکەم ئەزبوون یەکەم پاڵەوانێتێک لەو ئاسا کە لە عێراق و لە کوردستان شوێنەکراوە هیچ جانێک نەیتوانوە پەیبەشتی وا بەرێ. لە کێوە هاتبوون بۆ نمونە لە سەڵتەنەی عومانەوە هاتبوون لە ئیماراتەوە هاتبوون لە تارانەوە هاتبوون لە سنەوە هاتبوون لە تورکیا هاتبوون ئامادەوە هاتبوون ئەنی وڵاتانی زۆرا زۆر تیپی ناخۆش تیپی عێراق هاتبوونی بەسڕا هاتبوونی بەغا هاتبوون. پاڵەوانێتێکی زۆر گەورە بوو ڕێخستێکی زۆر گەورە لەسەر ئەساسێکی نێودەوڵەتی بە شاهیدی ئەوانەی کە هاتبوون لە هەموو دنیاوە لەناو پاڵەوانێتەکە لە پەراوێزی پاڵەوانێتەکە دەورێکی تەحکیمی دووەلیشمان دانەبوو بۆ ناوبژیانی نێودەوڵەتی لە دنیا ناوبژیوان هاتن بەشدار بوون 12 ناوبژیوان تقریبا هاتبوون بۆیان هەموو بێن بەشدار بن 10 کەس بەشدار بوون بە فعلی. دواتر دەورەکە دوای دەورەکە طبعا ئەم دەورەیە بۆ لیڤلی بەرزیش بوو کە لیڤلی بەرز لە هەموو شوێنەکە ناکرێت زۆر قورسە. ئێمە یەک پاڵەوانی نێودەوڵەتیمان هەیە لە شاری سلێمانی خۆشبەختانە بەرزترین لیڤلی پاڵەوانێتی تەحکیمی نابینایانی هەیە لەسەر مستەوای دنیا. بۆ ساڵی پار ئەژی محەممەدینەوە خەڵکی شاری سلێمانیە ساڵی پار ئۆلۆمپیاتی بەڕێوە برد 14 یاری لە ئۆلۆمپیاتی پاریسی بەڕێوە برد مانگی داهاتوو مانگینۆ ئەچێت بۆ چامپیۆنز لیگ کە کۆمەڵی یەک کۆمەڵە قورسەکان بەڕێو ئەبا مانگینۆ لە فینلەندا. ئەم پاڵەوانە گەورەمان هەیە ئەو هەیەکی بەشێک بۆ لەسەر خستنی ئەو پاڵەوانەتێنە و دەوڵەتێک کە بەشی هونەرەکە تەسلیم ئەو کرابوو ئەو سافەکەی خۆی. ئەم پاڵەوانێت تێکرا بەبەستمەوە بوو یانەی ڕۆژ توانی قەبزەیەکی باش بکە ئێستا تیپەکانی بەرفراوان کردووە یانەی ڕۆژ لە هەموو یانەکانی کوردستانە چەند یاریەکە کرێت لە ئێمە 8 یاری هەیە ئێستا 8 یاری لە ناو یانەی وەرزشی ڕۆژە هەموو تیپەکانیش ئامادەن بۆی بەشداری پاڵەوانەتەکانی عێراق و کوردستان و بەرزتریش بکەن. کاک محەممەد لە یانەی ڕۆژاکە دەستان خۆش بێت زۆر بە باشی هەوڵێن و ئەم پاڵەوانێتیانە بەڕێوەبن و کەسی بەتواناشتانتیایە ڕۆڵی خانمان لای ئیوە چوانە لای ئێمە هەردوو ڕەکەز وەکو یەک وەرزشیان پێکەین باشە بۆ نمونای لەسەر سەتاسەری عێراق تیڤی باسی کچان نییە لای ئێمە هەیە دامان مەزرانەوە تیڤی باسی کچان لەسەر کورسی باسکەن لەسەر کورسی کچان بۆ یەک ئێستا پێمان خۆشە لە شارێکی تر هەبێ بۆی پێبڕکێ دروست بێ تا ئێستا ئێمە یەکەم تیپین دامان مەزرانەوە تێنس بەشی تێنس پاڵەوانی عێراقمان هەبووە لە تێنسی سەرمێزە نابیست بووە بۆ چەند ساڵ پاڵەوانی عێراق بووە یعنی لە تیپی هەڵبژاردەی عێراقیش دەوامی کردو لای ئێمەش لە یانەی ڕۆژیش لە هەموو یاریەکانە هەوڵ دەدەین بۆ ڕەگەزی دووەم ڕەگەزی خانمانیش تیپ دامەزرەین ئەگەر یاریزان ئەگەر خۆیان بێنە پێشەوە هەر لێرەوە داوا لە هەموو خانمانی وەرزشکاری کەمەندامەکەین بێنە پێشەوە بێن بۆ ئەو تاقەیانەیە کە لە کوردستانە وەکو ماڵە گەورەکەی خۆیان وی ئارەزوی لە چی وەرزشێکە وزەکەی لەکوایە تاقەکەی لەکوای ئێمە بتوانین ئەو تاقەی سەگڵی ڕاهێنەرتان هەیە بۆی کە بتوانێت ئەم کەسانەی حەز بە وەرزشەکە بکەن ئەکید لە باسکە بێ لە تێنسەرکۆ ئێمە هەموو یاریە ڕاهێنەری تایبەت بەخۆی هەیە هەمان ئەو ڕاهێنەران کە لایەنی پێشمەرگە و لۆ شوێنانە ڕاهێنانەکەن هەموو ڕاهێنەری نێودەوڵەتین ڕاهێنەر بە معنای کەلیمە هەموو خەریجی کولی تەربیە ڕێحازی و ڕاهێنەری باشن ئیداری باشمان هەیە دەستێکی کارگێڕی نمونەیمان هەیە بەڕاستی وەکو خەلیەکی هەنگ بەخشانە شەو ڕۆژکارەکەن ئەسڵەن ماندوو بوون نازان چیە ڕۆژانە دەوامان ئێمە هەفتەی 6 ڕۆژ دەوامەکەین جومعانە بێت شەو ئەڕێینەوە ئێمە ئەسڵەن لە ڕووی ژێرخانەوە با بۆتان باسکەم ژێرخانێکمان هەیە لە کوردستان و عێراقیشان نیە یەک قاعی نێودەوڵەتی ئێستا لە شاری سلێمانیە کە هەیە لە هەموو سەرتاسەری عێراق لۆ قاعیە
لجنەی پارۆمپی عێراق بۆ بودجە بەلاحەیەوە کە لە پەرلەمانەوە بۆی تەخسیسەکرێ ساڵانە بە ملیارەها دۆلار تا ئێستا هۆڵێکی ئاوایان نییە بە هەوڵی کاقوبات بە هەوڵی نووسیگەی کاقوبات ئێمە ئەو قاعێمان بۆ دروستکرا سپاسێکین کاقوبات هاوکارمان بوو لە تەجهیزکردنی قاعەکەیش ئێستا بۆتە هۆڵێکی نمونەی هەموو تیپەکانی عێراقیان معسکەرەکەنەوە لای ئێمە جگەل لەو هۆڵە یانەکەشمانە یانی وەرشی ڕۆژ کە بەرامبەر خستخانەی کاک فاروقە ئەویش دوو هۆڵی تایە هۆڵی یاری باسکە و ئەوانەی هۆڵی تێنسی سەرمێز و یاری ئاسن و ئەمانیشی تایە هەژنەوە یاری ئەکرێ بۆ هەموو یاریەکان شوێنی تایبەت بە ڕاهێنانی ڕۆژانە هەیە ڕاهێنانی خۆیانەکەن کاک محەممەد ئەم سەرکەوتنانە ئەم بەشداریکردن لە پاڵەوانێت و مەدالیا بەدەستهێنانە ئایا وای کردووە لە پاڵیا وەرزشکارەکانتان ئەم دەستکەوتانە لەلایەنە مادیەکەشەوە با بڵێن دڵگەرمیان بکات دڵخۆشیان بکات دەستخۆش ئەکی تۆ کە ئیش لەسەر وەرزشکارێکەکەی ئەو وەرزشکارە کە لای تۆ ئەڕات ئەبێتە ئەندامی هەڵبژاردەی عێراق هەمانە مەجموعەیەکمانەیە ئێستا لا ئێمەشن و لە هەڵبژاردەی عێراقن یەکسەر لە عێراقەوە موچێکی باشی بۆ بڕێتەوە یەکسەر ئەمە یەک دوو لا ئێمەش هاوکاریکی بەسیط تێدێنێ بۆ هاتوشۆ مامانە لا ئێمەشەوە هەیە بەڵام لێ بجێکی معاشێکی باشتری بۆ ئەبڕێتەوە دواتر ئەگەر مەدالیایەک بێنێت کەمەندامان هەبوو ئەم ساڵ بەتەڵی عالم بووە خەڵکی دیالەیە کچێکە دوو قاچ و دەستێکی نییە لە تێنسا بوو بە بەتەڵی عالم مەدالیای ئاڵتونیێنا تەسەوڕەکەی ئێستا زیاتر لە 3-4 ملیار دینار تەکریمی وەرگرتووە لە عێراق و لە بەغاو لە شوێنانە یعنی هەر بە هەموو شێوێ ژیانی گۆڕا کەمەندامان هەبووە لە ئاکرەیە کورتەباڵا بووە ئێمە بردومانە یاری لەگەڵ لژنەی پارۆمپی کوردستان طبعاً بۆی بزانی پێشتر لە هەولێر و دهۆکیش ئەم یاریانە کراوە لەگەڵ لژنەی پارۆمپی کوردستان بەڵام لژنەی پارۆمپی کوردستان لەبەر لەو کاتەوە کە لیژنەکەی بودجەکەی بڕاوە ئەوان وەستاون لە وەرزشە یانەکەیش پس لە سێبانی بەڵام ئێمە دیارە هەوڵی جوانخانە یەک دوو کەسێکمان لەگەڵایە کاک فەرسەد شاڵی کاک فەرسەد جێگیری سەرۆکی لژنەی پارۆمپی عێراقە بەڕاستی ئەم وەکو داینەمۆیەک بۆ ئێمە چووکە جێگیری سەرۆکی لژنەی پارۆمپی عێراقە جێگیری یەکەمە بۆ کاروباری کوردستان هاوکارێکی باشیێمەیە خۆشی جێگیری سەرۆکی یانەی ڕۆژ یعنی ئەویش داینەمۆیەکە جگە لە ژواخان وەکو پێم وتی دەستەی کارگەڕیش هەموو لە ناویەکە ئێمە توێژەکەی ئێستا وەرزشی بۆکەین لە هەموو کوردستان و عێراقا بەراوێز خراوە تیپی داون سیدرۆن ئەوانەی کە پێشتر پێیانەوتن مەنگۆل ئەمانە هیچ کەسێک نییە لە عێنێ بکات و هیچ کە سێنی وەرزشیان پێ بکە ئێمە ئێستا ئەسڵەن ژوورێکمان ناونەتی بۆ بارەگای ڕێکخراوەکان لە ناو هۆڵەکە بۆی ڕۆژانە لێ ڕاهێنان بکەن چ وەرزشێکیان هەیە تۆپی پێیان پێەکەین نهایەتی ئەم مانگە پاڵوانێتێکی گەوریان بۆکەین دوو تیپمان دروست کردووە لە داو خۆیانە دوو تیپ یاریێکی زۆر جوارەکەی معلقی ریاضیشمان بۆ هێناون هەر یاریێکی زۆر بەچێژە لەم ڕۆژانە تێستێکمان کرد بتان حەزەکەم بێن بۆ سەیری ئەوە یەکێکە لەو یارانەی کە ئەسڵان خۆیان کەسوکاریان چێژی لێوەرەگرن کە هێن ڕۆژانەیان هێن و ئێمەش چێژێکی زۆری لێوەرەگرین لە ناو یەکا وەرزشەکەن چەنێ بۆ خۆشیان باش بۆ خۆیان تەسەوەرەکەی ئەو ڕۆژە لە تێستەکە کە گۆڵێکی کرد و وەکو لاسایی کریستیانۆ ڕۆناڵدۆیە کرد و بەرزە بۆ و چیە کرد و یعنی بەڕاستی تاقەیەکی معنەویەدات زۆر ئێمە توێژێک نییە لە کوردستانە کەمەندان بێ لا ئێمە وەرزشی نەبێ ئەگەر خۆی وەرزشکار بێ و ئارزومەندی وەرزش بێ لا ئێمە هێت وەرزشی پێکەین و لێشی ناپرسین لە کۆ هاتووی لە چێک ڕێکخراوێکەوەتی لە چ شارێکەوەتی لە چی گوندێکەوەتی کەمەندامی بڵێ حەز لە وەرزشە بڵێ وەرە وەرزشکە لە چه وەرزشەکە باسکە فەرمو بالە فەرمو یاری ئاسن فەرمو ساحە و مەیدان هەموو یارەکانمان هەیە تیپی نابستان تیپی تۆپی پیان هەیە کەمەندامان تیپی تۆپی پیان هەیە ئەسڵەن تیپێکی تۆپی پێی کەمەندامان هەیە کە سپۆنسەری بەردەوامی ڕێکخراوی ڕۆحی تۆپی پێی نێودەوڵەتی سپۆنسەری ئەو تیپەمانە ئەو تیپەمان بەس بۆ دامان مەزرانوە لەگەڵ کەسانی ساغای هێرانیان پێکەین وەکو متحەدی عاقە تەحەدای عاقاکەن تیپێکی تۆپی پێن تا ئێستا بە دەگمەند و ڕابێتن لە یاریەکانە لەگەڵ هەموو دامەزراوەکانی ئەم شارە هەولێر دهۆک سۆران لەگەڵ هەموو یاریمان کرد لەگەڵ هەموو ڕێکخراوەکان لەگەڵ هەموو هەتا لەگەڵ موسیقی کاقوباتی شاعریمان کرد لەگەڵ ڕۆژنامە نووسە وەرزشەکانی شاعریمان کرد بەڵێ و لەگەڵ جامیعە ئەمریکی هەموو مامۆستاکانی جامیعە ئەمریکا خولێکمان کردەوە یەکەمی خولەکە بووین
يعني تیپێکی ئەوە ئیسا لە 2 مانگی داهاتوو ئەو تیپە ئەچن بۆ بەحرێن ئینشاءالله چالاکیەکمانەیە لە بەحرێن. دەستان خۆش بێ بێگومانەمەیانەیە کە بۆ وەرزشکردن لە ئەمان کاتژا سەردەرێکە بۆ چارەسەر بەڕاستی ئەمە وەکو لایانی دەرونی کام کەسانە چەند ئارامە بنەوە کەسانە چەند لە سترێسی و لە ناخۆشیەکانی ژیان دوورەکەونەوە ئێوە هەموو ڕێگاکانتان بۆ کردوونەتەوە جێگەی دەستخۆشیە دەستان خۆش بێ هەر لە پێشەنگا بن ئەوەی کە گرنگە زۆر جارڵین ئێمە لەوانەیە خێزانێک ئێستا گوێبیستی ئێمە بێ و گوێ لە تۆ بێ کاک محەممەد مناڵێکی هەبێ لەوانەیە خاوەن پێداویستی تایبەت بێ بەڵام بە باشی نەتوانێت لە ڕووی مادیەوە مناڵە بێنێتە لایەوە هاتوچوی پێ بکە حەزیشی لە وەرزشەکە بێ ئێوە خۆتان وەکو یانەکەتان پاستان هەیە یان ئاسانکاریتان هەیە بۆ کەسانە ئەکیید ئێمە بەڕاستی ئێستا بوو ئێستا پاسمانە پاسمان هەبوو بەڕاستی سکرا بوو دیشەڵا پاسیشتان بۆ دابینەکە ئەو لێرۆ بە کاقوبات دەڵێن هەموویشە جوانەکانت کردووە ئەو پاسشیان بۆ دابین کە بۆی زۆرترین کاقوبات ئەمەەی بەسەرمانەوەی ینی ئێمە ڕۆژانە ڕوومانە دەرگاکەیەتی ژواخان و کاقوبات و هەموو نووسیگەکەی هەموو نووسیگەکەی بە جەماعەتی پرۆتۆکۆلیشەوە هاوکارمانن هەتا لە پاڵەوانێتێکە لە ڕێخستنی پاڵوانێتێکە جەماعەتی پرۆتۆکۆلی کاقوبات شەو ڕۆژەکەڵمانە بوون سیارەکانی کاقوبات لە خزمەت ئێمە بوون لە خزمەتی میوانەکان ئێمە بوون شەو ڕۆژ بڕابکە هاوکارێکی باشمان بەڵام ئێمە ماغانە شتێکیان نەدێنی بۆ هاتوچۆ زۆر باشە هەموو کەمەندامێک لە حدودی 50,000 بۆ 75,000 دەدرێتێ بۆ هاتوچۆ و ئەوانەی کە نابینان جگە لەو پارێکەیان دێنێ خۆشمان ناتوانیان پێکەین تەکسیمان بۆ گردون چکە نابینا جیاوازە ینی ئەبێت تۆ دەستی بگری خۆت بیێنیت و بیبیتەوە هەندێ بەسەرەن ئەوانەی داون سیدرۆنەکان کە سوکاریان هاوکاربان خۆیانیان هێنن لەبەرەوە ئیشەکەمان تەکبیر کردووە لەخوا بە زیێ کێشە ڕەنگە کێشەی ئەو تۆ نەبێ ئێستا بەڵام ئەگەر پاسێکشمان بێت لە هەندێک گرفتی ڕزگاروان داوامان کردیت بۆتان دابێت کاک محەممەد بێگومان نەزانین لە پاڵ ئەوەی کە ئەمان سەرقاڵەکردن ئەو وزەی کەتیانە ئەو بەهرەی کەتیانە سوودی لێ ئەبینرێت بەڵام لاانێ لەلایەنی معنەویەوە لەلایەنی دەرونیەوە ئەمان زۆر زیاتر پێویستیان بێت سەحرخان ئەگە بەڕێز باسی ئەوە سەحرخان ئەگەر کە خەڵکێکی ساغ جارێک وەرزشی پێویست بێ خەڵکێکی کەمەدام 2-3 جار پێویستێتی ڕاستە یەکەم وەکو چارەسەر وەکو عیلاجی تەبیعی چارەسەری سروشتی دوو وەکو هیوایەتێک کە تەحقیقێکە هیوایەتێکی هەیە لە بناڵیەوە مەجالێک نەبووە شوێنێک نەبووە هیوایەتی تا تەحقیقە ئێمە ئەو وزەیەتی ئابیدین و بۆی تەحقیقەکەین یعنی ئەمە دوو سێم وەکو کێبڕکێت بەشداری کێبرخەکانی دنیا بێ وەکو کەسانی ساغ و هیچ جیاوازیەکی نیە لەگەڵەوان مەدارەی ئاڵتوونە ئیهێنێ بەشداری بتوڵاتی عێراقەکە بەشداری بتوڵاتی کوردستانەکە بەشداری بتوڵاتی عەرەبی و نێودەوڵەتی کە ئاسیا ئەکا چامپیۆنز لیگەکە ئۆلۆمپیادی دەرۆکە ئیتر جیاوازیەکی ئاڵای وڵات بەرزە ئاڵای وڵاتەکەت بەرزەکاتەوە لە هەموو محافلی دووەنیە دەستەکانە خۆش دەستان خۆش بێ بە هیوای ئەوەی هەر کەم و کوڕێکتان هەیە لە زووترین کاتا بۆ چارەسەر بێت چونکە ئەم شوێنەی ئێوە بەڕاستی شوێنێکە هەم وەرزشە هەم چارەسەری دەرونیە هەم خەمڕەوێنی خێزانەکانە هەم ئەشتوانی شانازی بکەین کە لە سلەیمانیە هەر کەسێک یەک ئەبەنە گوبانی حەزەکەم نەکگوبان هەر حەزەکەم هەموو کەسێک هەموو کەس لە کاتی بەڕێوەچوونی یاریەکانی تەمارینە بچن تۆزێ سیرکەم بزانن ئەو خەڵکە چ چێژێک لە وەرژاوی ڕاستە تۆی بینەری چ چێژێکی لێبینی بە هیوای ئەوەی کە هەمیشە ئێوە لە پێشەنگا بن کە هەر لە پێشەنگان وە سپاس بۆ پاڵپشتەکانتان بۆ نووسنگی کاقوبات بۆ کاقوبات خۆی بۆی کە پاڵپشتی ئێوەکە ئێوە بوونەتە تەنهانیانە لەسەر ئاستی عراقا و ئەوەی جێگەی دڵخۆشیە یاریزانەکانیشتان ئەتوانن پلەی باش بەدەست بێنن بۆ سپاس بۆ تۆش کەوەکو بەڕێوبەرێکی باشی و یانەیە کاروی خۆت بەڕێوا بێ هیوای سەرکەوت من هەرخۆمێن لەگەڵ خەلیەکی دەور و پشت دەستی هەموو هەموو لای خۆش بێ سپاس بۆ دەست خۆش